من بە خۆشحاڵەوە ڕۆژی پێنجشەممە چەندین مەراسیمی زۆر تایبەتی ئەدەبی و هوەری لە شاری سلێمانی بەڕێوەچوو یەکێک لەو بابەتانەی کە منم ئێوارێک گفتگۆ قسە و باسی لەسەرەکەم کۆڕێکی شیعری بوو بۆ زۆر بەڕێز شاعیر سۆزان ماما دیارە خاتو سۆزان خاوەنی قەڵەمێکی زۆر جوان لە نێو ئەدەبیاتی کوردیا و خاوەنی چەندین پەرتووکی زۆر تایبەتە و بە خۆشحاڵی شەوەستا بینین بەشێک لە نووسەران بە تایبەت ئەو نووسەرانەی کە خاوەنی ئەزمونێکی زۆرن هەوڵ ئەیەن کە کۆڕێکی تایبەت بە ئەنجام بگەێنن هەم بۆ ئەوەی کە گفتوگۆکی کراوە بێت و هەم چەندین دەقی شاعری و چەندین بابەتی ئەدەبیش تێدا بێگومان پێشکەش بکرێت و بتوانێت کەشێکی تایبەتیش بۆ ئامادەبووان بێگومان ساز بکرێت ڕۆژی پێنجشەممە لە کەشێکی شاعرانی زۆر جوانە لە نێو بەخشە ڕێکخراوی سیدیۆیە بێگومان کۆڕێکی تایبەتی شاری جوان بۆ شاعیر سۆزان ماما ڕێکخرا و چەندین کەسایەتیش لە نێو ئەو کۆڕەیە بەشدار بوون. ئێواری پێنجشەممە بەشی ڕۆشنبیری ڕێکخراوی گەشە پێدانی مەدەنیە سیدیۆ بە هەو بەشی ڕێکخراوی شنە بایخاک کۆڕێکی شاریان بۆ شاعیر سۆزان مامە تێکەڵ بە دەنگی هونەرمەند شوانقەرەداخی ئەنجامدا کە تیایدا ژمارەیەک بەرچاو لە شێعر دۆستان و هونەرمەندان ئامادە بوون. بەشی ڕۆشنبیری ڕێکخراوی گەشە پێدانی مەدەنیە سیدیۆ باخچەی ڕێکخراوی کردوتە ماڵێک بۆ نووسەران هونەرمەندان و شاعیران و ماڵێک بۆ نمایشکردنی تابلۆ و کاری شێوەکاران ماڵێک بۆ ناسانی پەرتووکی نووسەران و ماڵێکیش بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە.